ئەنجومەنە خۆجەهیە باژارێ حەسەکێ ئاهەنگێک لەدار خست لە ناوەندا خۆجەهیە ببۆنەیە بیرئانینە کۆچبوونە سیاسەتمەدارێ کورد برێز عەبدڕەحمان ئالووجی سکرتێرێ پارتی بە بەشداریان و نەرێن تەڤگەرە سیاسی و جڤاکە سڤیل دوێ ئاهەنگێدە سەرەکێ خۆجەهیە حەسەکێ برێز بەرزان سلێمان کورتەژیانە برێز ئالووجی خوند لەسەر بەشدارە ڕاستی وەک ئەرکێکی لەسەر مە گۆ ئەف کەسی من ئێگۆ دوێ ڕێبازێ دێ و بە تایبەتیش باژارێ حەسەکێ وەک دکتۆر مامۆستا عەبدڕەحمان ئالووجی یەگۆ کار و خەباتاوی بە تەمەنێکی دوو درێژ خەبات کرد بەر قەضیا ملەتی کورد و بتایبەتیژی ڕێبازەکوی هەبوو ڕێبازە بەرزەنیە نەمر بۆ کار و خەباتێت کرد ئەمژی وختێویتینن بیراخوا ئەم vê rêbazê bicîtînin و بناوێ مالباتên پاکرەوانان برێز عمەر ڕەشۆ ئاخڤی بوویە بخوین هەر دەرێگری یەبوون دەست و پی ڕاستی ئەڤە هەنگە هانێ وەختا جاردی لەدار کەوێ و بینێ بیرا مە مامۆستاکی وەک ستاز عەبدڕەحمان ئالووجی ئەم جاردی کەسێ خوتێنین بیرا خوێ چ کەسێ خەبات کرد چ کەسێ بەرخودان کرد بەر ملەتی خودێ و هەروەها بناوێ شاخێ حەسەکێ یانی بیسکارێن کورد هەلبەستبان گولال کەسانی هەلبەستێک خوند سنجیە کارێ ڕاگەر سۆسرەتی و ji bo rêzgirtina xebata Alûcî her sal bîranîna koçbûna wî tê vejîn li Hesekê, Dara Ebdo, Ark, Hesekê.